بۆیە پێغەمبەران بۆ پەیامێکی مەزن و گەورە هاتوونەتە ناو ئوممەتەکانیان نەسەن عیسایە ئەڵێ خوایە من هاتووم کە تۆ بە بەندەکانی بناسێنم کە منیش پێغەمبەری تۆم واتە ئەڵێ لا إله إلا الله والمسيح رسول الله وەکو چۆن ئێمە ئەڵێین لا إله إلا الله محمد رسول الله مسیحیش لن يستنكف المسيح أن يكون عبدا لله لەبەرەوە ئەوەی کە بۆ مەسیح ئەکرێ ئەوەی کە بۆ پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله عليه وسلم لە غەیری دواکردنی ڕێبازەکانی لە غەیری ئەوەی کە سەحابەکان پێغەمبەریان پێیاد کردوتەوە هەمی بەتاڵە ئەبێ یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ بکرێتەوە کە سەحابەکان یادیان پێ کردەوە کە ئەوەی کە تیایە نابەجێهێشت بوون قورئان و سوننەت بوو ئەو پەیامە ئەو وعدە بگەێنە جێ بۆ ئەوەی کە لەو دیوی پەردەکەوە پێغەمبەری خوا ببینیتەوە بە دەستە جوانەکانی خۆی لە کەوسەر بەشت بە ئەگەر واد نەکرد ئەگەر وعدت لێرە لەگە پێغەمبەری خوایە ڕاز نەبوو لەو سەرەشە وعدەکەت ڕاز نابێ عوسمانی کوڕی تەلحە کلیلی کەعبەی پێبوو لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی هیجرەت کە ئەوتی عوسمان ئەمەوێ کەعبەم بۆ بکەیتەوە و دوورکان نوێژی تیا بکەم هەرچی قسەی ناشرین هەبوو بەدەمیا بە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی عوسمان تووڕەمە بۆ جوێنیش مەدە کیلەکانم بەرێ دوورکان نوێژەکەم و سەفەرەکەم ڕۆژێک ئەبێ ئەم کلیلانە کەوێتە دەستی من ئەیدەم بەو کەسەی کە خۆم ئەمە بێ وتی محەممەد ئەو ڕۆژەی تۆ کلیلی کەعبەت لە بەردەسایە ئەبێ قوڕەیش زۆر زەلیل بن چۆن کلیلەکەوێتە دەستی تۆ تۆسە دەرەکڕی ڕاوەندرێی دینێکی تازەت بۆ ئەم خەڵکەیەناوە فەرمی عوسمانەکەوێتە دەستم و ئەو کاتە خاوەنی قەرار منە بم هەر لە خۆی بیری کردەوتی وەڵای خۆ نەوەک ڕاستیشکە سبحان الله لە خۆیانەوە ئەم کافرانش ئیمانیان بە پێغەمبەری خوا هەبوو کە ڕازگۆیە وتی داکی لەکان و نوێژەکەی تیا بکەو بۆم بێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مەکەی ڕزگار کردەوە عەلی کوڕی ئەبی تاڵیب چووە پێشەوە و بە عوسمانی و عوسمان بێنە چی تی بێنە قایم قامێتێکە بێنە محافظیەکە هی خۆمانە گرتومانتەوە بە خوێن گرتومانە بێنە نەیاڵین کەسی تر محافظ بێ دارین بە ڕۆحدانە ئێ تەوان باسی کەس ناکەین ناو بەس بینی خۆمان بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بینی عەلی خەریکە کیلەکان لە عوسمانە سەنێتەوە کیلەکانی لە عەلی سەنەوە و فەرمووی ئەی عوسمان بیگرە عوسمانی کوڕی تەلحە خذوها خالدة تالدة لا ينزعه منكم إلا ظالم ئەو کیلە بەرنبالای خۆتان بێ ئەم ڕۆژە ڕۆژی وەفاءە ڕۆژی دانەوەی پەیمانەکانە پەیمانم پێدای کیلەکەت ئەدەمێ بڵێ فەرمی ئەوە کیلەکەت الله ئەکبەر ئەمە ئەم ڕۆژەیە کە پێغەمبەری خوا سوڵتەی لە بەردەسایە ئەم ڕۆژە پێغەمبەری خوا سەرۆکی شارە سەرکردەی گەورەکانە کیلەکانی بۆ عوسمان جێڕایەوە فەرمی ئەمڕۆ ڕۆژی بڕ وەفایە حەزەکەن لە قیامەتا پێغەمبەری خوا ببین بڵێین پێغەمبەری خوا ئێمە جۆڕایاڵی تۆ بووین ئەوەی کە تۆ فەرموود ئەوەمان کرد کلیلی بەهەشتمان بەرەی پێغەمبەری خوا ئاوی کەوسەرمان بەرێ ئەی پێغەمبەری خوا شوێن خۆتمان خەوچوو کە ئەزانین تۆ کلیلی دەرگای بەهەشتی بە دوای تۆیان نەبێ بەهەشت حرامە ئامادەین ئەمە بکەین لە یادیانە ئامادەین ئاوا بە شوێن هەڵگری پێڵاوەکان و شوێن پێکانی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم ئامادەین شوێن هەڵگری پێڵاوی پێغەمبەری خوا بین کە عیسا وعدی داوە دوای خۆی پێغەمبەر دێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وعدی داوە دوای خۆی عیسا دێ جارێکی تر ئامادەین جۆرەیاڵی ئەم پیاوانە بین بۆیە عیسا لە ئەخیرا فەرمێ ئینی عەبدوڵڵاه کێتە ژیانەوە فەرمێ من کوڕی خوام نەعوذ بالله من خوام نەعوذ بالله ئەفەرمێ ئینی عەبدوڵڵاه یەکەم کەلیمە لە دەمی مناڵێکی شیرە خۆرەوە دەرەچێ فەرمێ من بەندەی خوام ئاتانی الكتاب عینەن پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا
وبرا بوالدتي ولم يجعلني جبارا عصيا والسلام علي يوم ولدت سڵاو لەو ڕۆژەی لە دایک بووم. مۆسیقانا، گۆرانینا، حەفلەنا، ئوتێلنا، تاواننا، زینانا، ڕوتوقوتینا، ئیعلامنا والسلام علي يوم ولدت. سڵاو بێ لەو ڕۆژەی لە دایک بووم. ويوم أموت، چونکە ئەم دوو ڕۆژە ڕۆژێکی کاریگەرن لەسەر ژیانی ئینسان خۆشەویستەکەم. دنیایەک بۆ ئەم پێغەمبەرە بەڕێزانە نەماو نامێنێ ئەی بۆ ئێمە ئەڕواو نامێنێ. سەیری سەعاتکەن، سەیری چرکەکان کەن. ئەمە سەعاتێکی تر، ئەمە چرکەیەکی تر، ئەمە ساڵێکی تر لە ژیانتان دەستی پێکرد. چاوبژێڕنەوە بۆەوەی کە لە کۆناکردتان نەچنەوە سەر خراپەکان. چاوبژێڕن بەرەو ئاوات و بەرەو دوور شوێن پێی ئەم پێغەمبەرانە بکەون کە ئەمڕۆ ئێوە لە یادەکانیانن. دەقە و سانیە بەزایەت نەدەن لە ژیانی خۆتانە، چونکە چرکەکان هەمووی ماڵە لەسەر و هەمووشی لە قیامەتە محاسبەی لەسرە. أما من أوتي كتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا. خواهي قول لما أنا ما نحسبك